خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی دوای 52 ساڵ خەباتی ڕێخستنی نهێنی واشکرا و چەکداری و بەخشینی ڕووبارێک لە خوێنی شەهیدان لە پێناو گەیشتن بە ئامانجی کوردبوون و کوردایەتی لە باکووری کوردستان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەمڕۆ ڕایگەیان کە لە 12مین کۆنگرەدا خۆی هەڵوەشاندوێتەوە و بڕیاریدا چەک دابنێ ئەمە لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدایە کە ئەمڕاڵی لەگەڵ ئەنقەرە لەگەڵ قەندیل وەک سێ کوچکەیەک کاری بۆ دەکەن. ئەمڕۆ لە ناو کوردستانیاندا دوو لێکدانەوە هەبوو. لێکدانەوەی یەکەم نیگەرانیەکی زۆر هەبوو لەبارەی چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان و خواڵۆشانەوەی لەبەرەوەی وەک هێزێکی کوردی کوردستانیان لەگەڵیان هاوسۆز بوون. لەلایەکی تریشەوە ئومێدێکی گەورە هەیە لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوین و هەروەها ناوچەکەشدا کورد بە شێوەیەکی سیاسی و لە چوارچێوەی دیموکراسیەتدا لە تورکیا بە ئامانجەکانی بگا و چیتر خوێنی گەنج و لاوانی کورد نەڕژێ. وردەکاریەکەی ئەمڕۆ زۆر شتۆفەی لەبارەوە کرا. ئێمەش لە پانۆڕامادا شتۆفەیەکی دیکەی لەبارەوە دەکەین لەبەرەوەی ڕووداوێکی تایبەتە تەنانەت لەسەر ئاستی جیهانیش قسەی لەبارەوە کرا و ڕووداوێکی وەها گەورەیە کە مای هەڵوێستە لەسەرکردن و دەستبردنە بۆ دەلاقە و لقی دیکە بۆی بزانین ئەو پرۆسێ لەکوێ سەر دەرەهێنێت. میوانەکەم بەڕێز ڕەمەزان شکر نووسەر و چاودێری سیاسی بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ. کاک ڕەمەزان سڵاوت لێبێ. وەک من زانیاریم هەیە بەڕێستان کوردی کازاخستانن و ساڵانێکیش لە شاخ لە خەباتی گەریلاییتان هەبووە. من ئەمەوێ لەگەڵ جەناب تا ورد بچینە ناو پرۆسەکان ڕەنگە لە کاتی ئەوەی کە جەنابەت لەوێ هەبوویت باسی پرۆسەی ئاشتی کرابێت مەسەلەن باسی وردەکاری دیکە هەبوو بێ بەڵام سەری نەگر پێ ئێستا ئەو پرۆسەیە هەیە و زائیدەنیش لە ساڵی 93 ڕەوانشا سەرۆک مامجەلال لەگەڵ تورکت ئۆزالە هەنگاوینە بەر لەوەی نەخۆش کەوێت لەگەڵ ئەنقەرەیە وەک سەرۆک کۆماری عێراق لەگەڵ سەرۆک کۆماری ئێستای تورکیایە گفتوگۆیان کرد قەراروا بوو کە بەڕێز ئۆزەلان لەنقەرە بێ. من ئەمەوێت سەرەتا هەڵسەنگاندنی تۆم گوێ لێ بێت لەبارەی ئەو بڕیارەی یان بڕیاری کۆنگری 12مینی پارتی کرێکارانی کوردستان. سلااو و ڕێز کاک زانایوەرەوە باش بۆ هەواڵێن کورسات ڕەمەزان کەریمم ئێوە عزیزم دەڕاستیەدا ڕاستە من 22 ساڵە لە کوردستانم و زێدەتر لە 10 ساڵژی ئەندامی پێکێکێ بووم گێریلاتی کردە خەباتên سیاسی و دیپلۆماسی دوایی لەگەڵ بەرێز عوسمان ئۆژاڵامە حەزب دروست کرد و جگری وی بووم خەباتێکی مەی دوور و درێژ هەیە لە پێواژۆی ئاشتی 2013 14 15 ژی جیگای دەستێمە دیار بوو. دەڕاستیەدا ئەوەی ئەمڕۆ ڕوودەدا ئەنجامێکی خەباتی 52 ساڵە و تایبەت پەیوەندی بە 35 ساڵی ئاخرژی هەیە. پەیوەندی بە ئەوە هەیە کۆ استراتێژی من دکارم جەوهەری قسە بکەم بۆ ئینسان تێ بگێ کرۆکێ مەسەلەکە کۆدێ مەسەلەکە حەقیقەت پێکێکێ و gelek hezbên Kurdistanê bûne partiyên Marksî Lênînî bi îdeolojiya Marks Lênîn û bi şerê partîzanî ku ji Maho Sîn li Hoşîmîn Viyetnam nimûne wergirtibûn bo rizgariya netewê bindest mafxura û yê gelê Kurd li Tirkiye. Bo wê partî Karkerê Kurdistan jî hezbekî Marksî Lênînî bû zêdetir û şerê partîzanî esas dikird. Di 91 salê de ku dema Sovyet hilweşiya birokê sosyalîzm heştê ne Birêz Abdullah Öcalan li nav lêgerînekî qûl da bû bo ewey ku îtir PKK guhartinekî cewherî bike. Belem ew guhartin
وەکو پیویست پێش نەکەوت لە 2023 بوو ئەنجامی ئەوە پێکێکێدا ئینشقاق چێ بوو برێز عوسمان ئۆژاڵان وان و گەلێک سەرکردەین پێکێکێ لێ جیا بوون. ئینسان دەتوانە بڵێ ئەو بریارێ پێکێکی یەک کۆنگرێ دانزدەی پێکێکی وەکو هەرەکەتێکی مارکسی لێنینی و لە ڕۆژهەڵاتێ ناویندا نێزیکی ئیران پێشترژی سووریا و نێزیکی رووسیا سین پێکێکی بە ئەو بریارە بە ئاگاداری ئامریکا ناتۆ پێکێکی لە حەزبێکی مارکسی لێنینی نێزیکی بلۆکی رووسیا سین خودگوارە بۆ ببە حەزبێکی نێزیکی ئاڤروپا ئامریکا. ئەوە یەکێک لە کۆد و پاسوۆردی ئەم مەسەلە دەرەنگما من باس کرد لە جیەکیژی لە 91 سەرۆک مامجەلال و پشتی 91 و سەرکردای بەڕێز کاک نۆشیروان لە ناو یەکیتی نیشتمانی کوردستاندا کۆمەلە هەڵوەشاندن و مام جەلال زێدەتر خۆ نێزیکی ئاڤروپا ئامریکا کرد و یەکیتی بوو ئەندامی حەزبی سۆسیال ئینتەرناسیۆنال. مام جەلال بزیرەکانە لە هەوسەنگی ناو جیهان و هەوسەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێگەیشت و بۆ وێژی زێدەتر کەک بەرهەم نارد بریتانیا دوای ئامریکا مام جەلال لە گۆڕانکاری ناو جیهانت تێگەیشت بەداخەوە پێکێکی لە ئەو مەسەلەدا تەخیرما بۆ وێ ئەوەی ئێستا ڕوو دەدە پێکێکی بە دەرەنگ بەژی خۆ لە ئەو بلۆکی سۆسیالیستی ئەوە دوورخست بەلەم وەکو سۆسیالیزم دەمینە مەسەلە پێکێکی پێشتر دەگۆ ئێمە نەتەو دەولەتێکی سۆسیالیستی کوردی کوردستانی ئاوا دەکەن ئێستا دەڵێ نا جواکێکی دێمۆکراتیک سۆسیالیستی یعنی جەوهەری سۆسیالیزمێ دەمینە بەڵام سۆسیالیزمێکی ئاڤروپی وەکو هەوشێوەی سوید نە ڕێال سۆسیالیزما رووسی. ئەمە یەک ئەوەی دوێم ژی دەڕاستیدا مەسەلەی خەباتی چەکداری پشتی کۆ چێگێوارە 67 هاتە شەید خستن و پشتی ساڵێ نۆدی و بە تایبەت ئێستا پێشڤەچوونی تێکنۆلۆژی درۆن و درۆنی ئەسکەری بە شەڕی پارتیزانی تورکیا نای ڕووخاندن. یعنی بە خەباتی چەکداری وەکو استراتیژ نینە تاکتیکە دەبن خزمەتی استراتیژیەکی دا استراتیژیا ڕزگاریە نەتەوی دەوی خەباتی چەکداریدا پێکێکی گەورە بوو دا ئاستی دنیایدا دا ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دەهان سەدان ڕێکخراوێن سیاسی دیپلۆماسی ڕێخستنی مەدیایی ئاوا کرد بۆ وێ بە شەڕی چەکداری نتوانێت تورکیا بڕوخینە و نتوانە تورکیا بڕوخینە دەولەتێکی کوردی ئاواکە کۆپێکێکی استراتیژە دەولەتی کوردی دوورکەوت پشتی نۆدونە نکارە کۆمەلگەی تورکیاژی بە چەکداری دموکراتیک بکە بە پێچەوانە و خەباتی چەکداری ڕێگرە لە دموکراتیک بوونا ناف تورکیای بۆ وێ پێکێکی کە دەم پارتی نێزیکە لە ئیدۆلۆژی برێز ئۆژاڵان و زەمینە سازیەکی باشی چێبێ ئەوە ڕۆژاوای کوردستان هەیە لە خەباتین ئاڤروپایە پێکێکی هەیە پێکێکی خەباتی چەکداری بە داویتینە دەڤردا چەک تەسلیم ناکە خەباتی چەکداری بە داویتینە ڕادوەستینە و بە ڕێگەی مەدەنی سیاسی دە زەمینە سازی پارلامنتۆدا پێکێکی دەخوازە دموکراتیک بکە ئەگەر چەک ڕادەستناکە باسەکە ئەوەیە کە چەکدا ئەنێ ئەو چەکدانانەش باسی پرۆسەکە کراوە تەنانەت چەند شوێنێکی ئەمڕۆ لە مێدیاکان باسییان لێەوە کراکە مەسەلەن لە چەند شوێنێک چەکەکان کۆ ئەکرێنەوە و باسی کۆمەڵێک میکانزمە کرا و مێدیاکانی تورکیاش باسییان لەوە کرد ئەو پرۆسەیە چۆنیە خەڵک گومانی هەیە پرسیاری هەیە لەو بارەیەوە ئایا پەکەکە چۆن چەکدانێ دراستیدا کاک زانەزانی دەولەتی تورک و پێکێکی بە دوو زمانی جودا داخبن دەولەتی تورک دەبێت تێرۆرسس تورکیا یعنی تورکیایکی بێ تێرۆر دەبێت ڕێخستنا تێرۆرێ چەکدانی ئەو شێوەیە دەولەتی تورک قسە دەکات بەڵام پێکێکی بەس لە ئەوە دکە کە دوای 1924 مافی کوردە هاتە خواردن کورد وەکو نەتەوەیەکی هاتە ئینکارکردن و بە تایبەت
لسال 1908 ده دستور ترکیه ده دستور 1924 ماده یک ده دستور ترکیه ده هات جیبجی کردن ماده 88 1937 گورانکاری یک ده دستور ترکیه ده هات کردن هر او ماده 88 ما ده 1961 پشت انقلاب عسکری دستور ده ماده 54 هر دیسا مافی کرد هات این کار کردن و 1982 دستور ترکیه ده گورانکاری چه بو پشت انقلاب ماده 66 او ماده او یک ماده بلم به دور زمان رقمکه گورانکاری به سر داده او ماده این کار وجود نتو کرد و نتو دندکه و 4 ماده اساسی ده دستور ترکیه ده هنه یک لوان ماده ده اوایه دلی هر کسک لسر خاک ترکیه بجی به اصل خود ترکیه بوی استا ترکیه و پکیکی برز عبدالله اوجالان برز اردوگان رک هفتنه او ماده دستوری واره گوهارتن ده دستورا نو دا مافی گلی کرد و گلی کرد وکو نتوکی واره ناس کرنده وکو نتوکی واره ناس کرنده زانی دولت ترک بس لعوا دکه مکوتایی به ترور هینا بلن پیکی که ده انجام نامه کنگره 12 دا دلی مافی گلی کرد حاکیه خواردن پشتی 1924 که کمار ترکیه 1923 هات آوا کرن و دوی سیاست تا اینکار و ایمهای بس هزاران ده هزاران کرد هاتنه شهید خستن بی میلیونان کرد لجی خو هاتنه دور خستن دا پیکی که به زمانه که داخوه بس حقیقت پرسا کرد که یه 100 سالی 102 سال بلم دولت ترک اوا وکو مسئله ترور دبینه بلم به شرمینانه جی که اگر کم بجی بس لعوا دکه دوی مافی گلی کرد به داین دا لماوی ساله که آلوگور سدان نامه سدان سود و ناف بجیوانی نافبری برز عبدالله اوجالان و فرمان و سرکردین پیکی که برز مراد قارایلان برز جمیل بایکوان و نافبری دولت ترک و پیکی که نافبری پیکی که امریکا ولات اروپا ولات نافچه و به ناف بجیوانی یکیتین اجتماعی کردستان پارتی دموکراتی کردستان حکومت حریمی و گلک سرکرده یک گروه اسلامی برز هر وا برز ماموستا علی قراداغی و پارتی سوسیالیستی که محمد حاجی محمود یعنی تقریبا همو پارتین کردا کنگرین کردا رخستن کردا حکومت حریم سروکی و حریم کردستان رول کی جدی لیستن 20 سال کی دا خبات کی مزن هاته کرنده ایرو گشت نوی انجامه کش اوایه پیکی که خوهل وشان و دخوازه دبن کنگره کی نتوی دا خبر رخستن بکه و داوی لخبات چک هینا بو پرسه و پیکی که چک تسلیم دکه شته میکانیزم که شته هولیر سلیمانی دوگ اوا جاری به تواتی بریار لسر نهایت داین پیکی که دعوا لعوا دکه که لیجنه که هفبش واره آوا کرنده دوی لیجنه دا طرف سیم هبه او طرف سیم جی یوین به انجمن آسایش یه یوین نتوین یگرتی امریکا بریتانیا فرانسا تیده هبه حکمتا حریم کردستان تیده هبه مثلا پیکی که چک داینه دولت ترک گارانتی داده که چک دجی کرد بکار نینه یعنی میکانیزما چک داین میکانیزم کی قرصه ببرن اگر مد شبین ما اوا اگر یو بزنن پارتی دموکراتی کردستان یکیتین اجتماعی کردستان لسر برنامه کی هفش رکفتن بلم دام هات سر اوردکاری پاروکرنا پست و تشت مسئله استا راوسته اوای پیکی کی تا استهات یه دولت ترک بلم لیری پی موای راد وست لچک دانان دوستید کردستان اوادلیم کاک رمضان یعنی لچک دانان برای من او بله قرصترین میکانیزما لیره بربسته چی گوره درست به پیواجو بله برای کانال کردستان قرصترین میکانیزم مرحله د پیواجو یا آشتی دا مسئله پروسیس چکداینیه دولت ترک دخوازه وکو 75 بکه لسال 1975 100,000 پیشمرگه
چک رادست کرن شکستکی گوره ده گلی کردا چی بو او دما یکیتی نشتمان کردستان پارتی سوسیالیست کردستان او کتا یکیتی نشتمان کردستان رقت دو کس رولین گوره لیستن سروک مام جلال طلبانی و سروک کاک محمد حاجی محمود به تایبت لمنطقه سلیمانی شهرزور حلبجه شورشا نو دست ببو پشتی ویشتا شورشا گلان پارتی دموکرات کردستان یعنی ضربه کی گوره لکرد هاته داین هفته پنج چمکی گله کومکیه که بو پیمان جزایر مسئله روسیا بو سوویت امریکا استا دولت ترک دخوازه که زانه دولت ترک دخوازه ببوره دخوازه هوشیوی هفته پنج لجر کامره گیری لا بفرمسک بین چک تسلیم کن او تشتا رو ناده مکانیزم چک تسلیم کردن مکانیزم کی قرصه اگر UN تدا نبه امریکا تدا نبه اروپا تدا نبه حکومت حرم تدا نبه او مکانیزم قرص دبه جی لدواي او برز عبدالله و جلان فرمو ببورا تخوا بوي من او برسانه امر زور شو فكره بلا ما مهندي برسي جواز للرئيس نابتو بزانم او دوای ئەو ڕاگەیان تەنها جۆمان لە هەکان فیدان بوو لە بەڕێزان ئەردۆغان بوو لە دەوڵەت باخچەلی بۆ ئەوانە قسەیان کرد و هەریکەو بە نەوعێک پێشوازیان لەو بابەتە کرد بەڵام ئەبێ هەنگاوی کردارەشی بۆ وەڵامدانەوەی ئەم نەتیجەی کۆنگرەی پەکەکە چی بێت بۆ تورکیا چی بکات بۆی نێت پاچێک کە بێ نەوعەکما گرنتێکی ناڕاستە و خۆ بدا ڕاستە زانی ڕێزدار کاک زانە ئەو پرسیارێکی زۆر باشە ئێستا تۆپ بە زمانێکی سادایی بڵێن تۆپ دە سەعات تورکیایدا تۆپ بەڵێ تۆپ دە سەعات تورکیایدا یەکەم پێکێکی کۆنگرەی خۆ کرد خۆ هەڵوەشان کۆتایی هینا بە شەڕی چەکداری دەولەتی تورک دەبێ برێز عەبدوڵڵا ئۆجاڵان برێز دەمیرتاش فیگەن یوکسەک داک تقریبا بەس لە 55,000 بۆ 100,000 گیراوانی سیاسی و بە دۆسیای جودا جودا خۆ ئێستا 8,000 نزیکی 9,000 ئەندامên دەم پارتی HDP لە زندانی تورکیایدانە دەرڤای ئەندامانên PKK بەس ئینسانی سیاسەتا سیویل نزیکی 10,000 د زندان ترکیه دانه ج دمیرتاش دست بکه حتی هوالندن در وی دوسیا یعنی اندامن پکیش دوی زندان دانه بس ل 55,000 کس کن جبریز عبدالله و جلان دست بکه حتی نیوان پیوستی ها عفو یکی گشتی درکوه اول یک دو دستور کی نو یانجی گورانکاری د دستور دا دستور انقلاب 1982 ترکیه دبی به تواتی واره گوهارتن من بحث او مادانا استا بوی وکر دبی او دستورا به تواتی واره گوهارتن دا دبی او دستورا به تواتی واره گوهارتن و دبی مثلا مادم چک راوستیا پیشتر دولت ترک و PKK گل کرد و گل ترک د شاخین کردستان دا باکوری کردستان برگای چک قصه دکرن استا گیریلا اسکر ایشیوان کوتایی هات چککه راوستیا دبی پارلمانتر د پارلمانتو دا قصه بکن یعنی خباتا چکداری لشاخ لگل یک دو قصه کرن کوتایی هات او دوسیا تسلیم پارلمانترین يعني امرو تيجيشني كابو لوي دبي ورا تاك رمضان امرو تيجيشني كابو بيمرت إلي تواو تن روجي داهاتو لا تناو تيجي دياري كراو قري لا دينا خواره وتسككانيان دانين وزلكانيان دانين والله فرمو بمان بنو اردوغايك وسواري باسما يعني ويني شي واهبو زور بسادي برسيار بكم اما اسان الرو بدات ولی زانی من خلا من بپرسی بله من آگاداری هوردکاری بله من آگادارم لهنه هوردکاری من روزنامه‌وانک بوم سیاسیک بوم یکم کس من وتم پیواژوی آشتی بره و دست بک او کتا کس بس نکرد و لحمو کسی زیادتر لهر چهار بخش کردستان من هوردکاری پیواژوی آشتی زانم بلم اوای استا بس دکری یعنی من کمک زحمت دبینم لوانه
سال 99 دما برز عبدالله اوجالان دستگیر کردن کمالک چکدارن PKK به چکی خور رشتن. سال 2009 لخابور و کمالک چکدار PKK رشتن. لوانه به سمبولیک 100 کس، 200 کس، 300 کس، 100 کس هگرک ها گروپک او هنگاوا باویجه و بزانن او گروپا چند سرکفتویه. وقتی خو اوانا ل 2009 34 گریلا چون لدرگاه خابور به گل و چیچک پیشوازی کردن تا آمده. به راپرین و پیشوازی کردن. دولت ترک زور نگران بود. اوان دخواستن که گریلا وکو تسلیمیت دچن تسلیم دبن و شکستک چه به بلن به پیچوانا و بزانه اگر سبه ده گریلا بشنه ناو باکوری کردستان میلیونان خلق پیشوازی دکن. بوه اف زانی چونه سال 91 92 دموکرات پارتی دموکرات کردستان ایران روجلات بله کوماله یه پارتین کردن روجلات هاتن لقامپین کورگوز کوی یدن هاتن لوی دانشتن دولت ایران هیچ هنگاوکی جدی نویشت دوایی جیگه وانجی لقامپ نیشتن راستی تو لمن بپرسی او شوایا من زعمت دبینم بلم ده سیاست دا هنک تشت هنه انتماله بز من باور ناکم 5000 گریلا به چکی خواه بین تسلیم بین لقامپکان دانشن یعنی من اواز زعمت دبینم جیگا لوی که زانا با منو تو وکو دو حمالاتی ساده قصه بکن بله جنابت لسلیمانی من لحولیر درست باشه هگر گریلا قندیل والا کن که تی قندیل دا داعش تی باش اما پرسێکی دیکە ئەمەوێت لەسەری بۆستین بەڵام من ئەمەوێت لە زمانی ئاماژە تۆ گەریلا بوویت ئەکیدم هەڤاڵ جمعە هەڤاڵ مرادت بینیوە هەڤاڵ جەمیل باییکت بینیوە هەڤاڵ دۆڕانت بینیوە ئەوانت بینیون لە وێنەکان تا هەندێک جار ڕۆژنامەنووس یان تەلەڤیزۆنەکان ئەعلام ئیش لەسەر زمانی جەستە ئەکا بێتاقەتێکی زۆر بە هەڤاڵ جەمیل باییکەوە ئەبیندرێت بەشێکی زۆریان بێتاقەتێک هەیە ئەو بێتاقەتێکە ئەگەر سمبۆلیکە بەڵام ئەم بێتاقەتێ چی لێ ئەخوێنیتەوە کە تۆ هەڤاڵیان بووی لە شاخ لەگەڵیان بوویت زانی دەما ئێمە چوونە شاخ ژبەرکو من ژ مۆسکۆڤ ژە رووسیا هاتبووم و لە ئێمە بەخۆ کوردێک کازاکیستان لەوێ گوندێکی کووردا قەشقا بڵاغا دەوێت کوردستانە بچووک و کەچێکی کورجی ژە فرانسا هاتبوو جا دەما ئێمە دانشتن سەر نان خواردن من لە ئەم لای برێز موراد قارایلان دانشت بووم ئەو کەچە مەی کوردی فرانسا لە ئەولا و من ئەو هەموو هەواڵان دیتنە بە دەهان جار سەدان کۆمبوونەوە بمەکردنە برێز جەمیل باییک بخۆ ئێستا سەرۆکی PKKیە بەڵام ئەو کۆنگرە بڕێوە نەبر برێز دووران قالقان برێز موراد قارایلان لە دو کۆنگرێ جیاواز ئەوان بڕێوە بر واتە برێز جەمیل باییک خۆ نەکرە بنوێ بەرپرسیارەتی دو وەکو ئەوەیە برێز جەمیل باییک بە زۆر هینابن ڕەسم بە زۆر گرتووە ئەوە ڕاستە زانی بۆچە کەک زانە با من ئەشکەرە بێژم زانی من هەنێک تشت باس دکم هەنێک تشت باس ناکەم من پێم وایە وەکو نرخاندن زانی بەڵێ هەگەر هەواڵên PKK سەرکردایên PKK ڕەفز بکرانە دەولەتی تورک برێز عەبدوڵڵا ئۆجاڵان دەهانی سەر تەلەڤیزیۆن ئەو کەتە دە هەرەکەتی کوردیدا ئینشقاق چێ دەبوو ئینتیماڵی پێکدادان هەبوو دە هەرەکەتên کوردستاندا ئینشقاق چێ بێ دە ناوبێری پارتی دموکراتی کوردستاندا مەسەلە زانن ئەو زەمانە چێ بوو دە ناوە دموکرات کۆماڵە گۆڕان PKK بۆ ڕێگرتن بکە لە ئینشقاق لە دابەشبوون لە پارچەکردنا vê hereketa mezin ya beşê herî mezinê Kurdistan dido bô li hember Birêz Abdullah Öcalan neyne beramber hevdû PKK siyasetekî zîrekane kir. Bo wê PKK mecbûr bû bi ev şêwaya ev hengava bavêje çimkî Birêz Abdullah Öcalan li destê dewletê Türk de û dewletê Türk dikare hinek tişt pê bikirê. Ewa yek. Belê ewa yek. Ewa duyem jî dewletê Türk xwast vî gorankariyê
بکه زرار دا بلم پیکی که زور به زیرکانه کرد هوال زانه با من تشتکی به جنابت بلیم سری بکه تشتکی به جنابت بلیم چه رودا مثلا نمونه چه رودا لپیواجوی آشتی که دست بکر 26 ماه 4 کنگره که نتوی لروجاوای کردستان چه بو روجاوای کردستان یک خستن و یک گرتنک یک گوتاری یک پیش خست لبری اوان نافبینی سروکی سوریا و سروکی روجاوای کردستان برزان احمد شارا و مظلوم کوبانه هر دو برزا هف پیمانی یک چه بو قامشلو دیمشق لتاریخ 100 سالی دا رکفتنک امضا کرد نافبری بله نافبری اینه کسی و پیده نافبری پارتی دموکراتی کردستان و PKK پروبلم هبو چندین سال بو پروبلم ایوان نبو 30 سال بو چند بو ایوالا اوانا رکفتن پیوندی وان باشه دو دی مایس پیش دو سه روش لآمده 300 رخستن کردا لبشن جدا همو پیک و کنفرانس کرن پیرا دبیجن بیرلیک دموکراتیک اینساتیوی هگر کردی یکیتیا اینساتیوا دموکراتیک وکو کنفرانس کی نتوی بو به دست پیکرنا پیواجوی آشتی کنفرانس و کنگره کی نتوی لآمد چه بو 23 روش و کنفرانس و کنگره کی نتوی لقامش لو 26 نیسان چه بو برز مظلوم کوبان دما دهات سلیمانی سدان درون هلدستاندن و چندین اندامان حزب دژی ترور یه سلیمانی و یه روجاوای کردستان شهید خستن و دولت ترک اشکره رزدار سروکی یکیتی نشتمان کردستان برز پاول طالبانی تهدید دکرن و فروکخانه سلیمانی گرتن بلم امرو برز مظلوم کوبان ته و هولیره لگل سروکی پارتی دموکراتی کردستان چاوا لگل سروک باوروسش گل سروک بارزانی لگل سروکی حریم کردستان که اکنیچیروان بارزانی لگل وزیر کار در و فرانسا که دوسیه یا سوریا دست فرانسا ده هفدیتن و دانشتن دکه نه که ترکیه دجه بر نراسته خوی پشتیوانی دکه اوه همو پیواجوی آشتی هینا وفد باکوری کردستان اوه 4-5 جاره تی بو باشوری کردستان لباشوری کردستان سرجم حزبکان چون بشتاری نوروز آمده کرن یکم جاره بیشتر تو یک آخافتنه که کردی دکر سزای نظام 25 قروش دادن وفده که دم پارتی براشکاوی چو روجاوای کردستان لگل روجاوای کردستان دانشتن کرد دولت ترک در تاریخ خدا یکم جاره رکفتنه که اسکری لگل هزه که اسکری نه دولتی کردی امضا دکه لبنداو تشرین نزیک پرده قاراقوزاق و کوبانه پیواجوی آشتی در ناو 6-7 ماه مهادا اوی بو گلی کرد دستکفت هینا یمه 20 سال رابردو به شر نکار بو بهانیا و 20 سالش نشر بکرم نکار بهانیا بلم دوی اوان نای بیر کرن که زانه دوی اوان نای بیر کرن با قصاش بکم اگر شر چکداری نبیا نباید او انجامه نده با وسیله بو شر چکداری مری نانکوریا بله که زانه دوی کس نانکوری نکه بله هنه کس هلدستن داد نشن پرسیاریتر او دبی PKK هیچ نکردوه دبی شر چکداری هیچ بو کرد نه اگر شر چکداری نبیا اگر PKK نبیا دستکفتی ایروش ندبو دبی ویب اشکره بیجن درسته چاوا پارتی یکیتی پیشمرگین کردستان او دستکفتین ایرو چه کرنه گریلاش او دستکفتی ها چه کرنه بگمان اما لسرخوین و معدوبون و برینداربون و اول زانوی تشتکیش بیجم اول زانوی تشتکیش بیجم مسئله حولیر و بغداد چا تا استا بردوامه لسر مسئله معاش دستور و کرکوک ماده 140 یعنی مسئله کرد کس واته نگه گریلا چک دانی مسئله کوتاهی تشتیوانیه پرسا کرد پرسا کی 100 ساله و اف پرسا به مهاکی به روزی که نایچاره سر کرد باش اف میکانیزم جدول و پرسار کرد بو چک داین دکاره امرو و بو 2 سال بو 5 سال بخوایده اوه نیه سبیه مال خو هستن گریلا هاتن قلادزه هاتن رانیا هاتن هولیر چک تسلیم کرن سلیمانی اوه تشتیوان نابه من باور ناکم بی تشتی سمبولیک احتماله سمبولیک
ینی ئەوە نییە پەکەکە بای ئەوە سیاست باشە. زانێ و ئاگای لە گۆڕانکاریەکانە ئەوە نییە بەکو خۆ دوتت کەسبەی لە خەو هەستین و بەیانی ڕاستە، کاک ببینین زانە پەکەکە ئەوە- چەچی داناوە. بله کاک زانە ئەوە پرسیارێک بیری وە چوو هەگەر گێریلا قندیل چۆل بکات چ دەبێ ئەکیید کاتی مەمایە کاک ڕەمەزان من فەرموو. پرسیارەکی دیکە بکەم لەسەر ئەو بابەتە ئەنجە وەردەوەردەچینە سەر لێکەوتەکانی ئەو بابەتە من لە وێنەکانی کۆنگرەی پەکەکە بەڕێزان باهۆ زەرداڵ کە لە کۆنسەی سەرۆکایەتی هەیە معلوماتی من هەیە بەس حەزەکەم تۆ تەکید بکەیت و مستەفا قەرەسوو من نەدیت تۆ معلوماتت والله هەیە عادەتەن زانی چۆنە وەلا زانی دەولەتی تورک ئەوە زانە دەولەتی تورک زانە برێز باهۆز ئەرەداڵ لە ڕۆژاوای کوردستانە برێز مستەفا قەرەسوژی ئینتمال هەیە لە ئەوروپا بە شەهید نەبوونە ئەوەنە زندونە بەلەم دەولەتی تورک ئەو معلوماتەش زانەیە با خۆشی باسی کردنە بۆ وێ من لە تەلەڤیزیۆن باس دکم بەلەم ناخوازم بچمە ناو هوردەکاریە دیکە ئەوە یەک دوو هەگەر هەنێک فەرماندا سەرکردا ئامادە نەبنجی پێکێکی نکۆرە هەموو جیەکی چۆڵ بکە یعنی من لەسەر ئەو ئەساسە و پرسیارم کرد ئینشقاق نییە هەست بە هیچ جیاوازیەک ناکەی لە ناو ڕفنگەریلادە ناو ڕیزیگەریلادە بەسەلەن بەشێکی زۆریانم بینی ئەکسەریەتیانم بینی من ئەزانم بەڕێز باهۆ زەرداڵ لە دوای 2014 لەکوێ بەڵام مەسەلەن بۆ ویستم دەواازە بکەمەوە بۆ ئەو پرسیارەی ئایا جیاوازی بۆ چوون نییە؟ نا من وەڵام دەدەم پێکێکی حەزبێکی ستالینی توندە ینی لە ناو خۆدا دیسیپلینێکی جدی هەیە کەس نتوانێت دژی بریارێ برێز عەبدوڵڵا ئۆجاڵان زوو دەرکەوێ لە 1970 یەکەم دروستبوونی خۆنە لە 75 بە ئەما 5 ساڵە برێز جەمیل بایک جگری برێز ئۆجاڵانە بە تایبەت 12 ساڵی آخر فیلیان برێز جەمیل بایک ئیدارێ دۆخەکە دکە ئیمامێ عەلی بۆ پێغەمبەر صلی الله و سلام درودی خوا چ بە و من ئەوە ناشبینم بەڵام وەکو ڕۆڵی تاریخی برێز نوشیروان مستەفا بۆ سەرۆک مامجەلال چ بوو ئەوەژی بە ئەم شێوەیە ینی کە برێز جەمیل بایک جگری ئۆجاڵانە و حتا وەکو سەرۆکێک دووبارە دەبێت دوای ئەوە برێزان دووران قاڵقانە برێزان موراد قەرایلانە ئەم سێ کەسا لە پشتی نۆد و سسێوە ئەوانە سێ سەرکردایان ئەساسی یە پێکێکێنە هەگە و بە تایبەت برێز جەمیل بایک و برێز موراد قەرایلان هەگەر وانە هەردووکە لە وێ کۆنگرێنە تەواوە یەک کەس دەتوانە دژی برێز عەبدوڵڵا ئۆجاڵان دەرکەوە دەتوانە ئینشقاق چێ بکات برێز جەمیل بایکە بەڵام برێز جەمیل بایک ئەوە ناکە زۆر جارژی لە 2003 ململانە چێ بوونە لە کۆتاییدا برێز عەبدوڵڵا ئۆجاڵان بە قسەی جەمیل بایک کردە دەما ئەو ئینشقاقێک چێ بوو ینی بۆ وێ di nava PKK da fikrê cuda min bawer nakim hebe li wane hinek mekanîzm hebin belem ewey ku înşiqaq çê bike birêz Cemîl Bayîk birêz Murad Qarayî ewan jî ewan pêkewa bûn debîndiran belê bo yek sebeb kek zana min tiştekî bilêm ba bi rêgeyê Kurdsat bilêm zanî belê min nedwîstim ew qisa bikim belê rojek zanî ba kêmekî bas kir وڵا حەزەکەم بە وردی باسی زۆر شت هاتۆتە پێشەوە ڕەمەزان بەڵێ بە خودێ نا کەک زانە بە هوردی بۆ ئەم پێواژوی ئاشتی زەرار نەبینە هەر شتێک زەرەر بێ ئەو بەرنامەی من و نا بەێ دەولەتی تورک ئەو بەرنامەی من توژی خەزم دەکە کۆنسولخانەوان ئەندامانên ئەمنی من هەنێک تشت باسکم کێمێکی زانی بلاکەرم بەڕاستی بە خودێ زانی دەولەتی تورک که 100 سال زینیتک هیا نتاوی ترک دولت ترک خوب نتاو سردست زانن تو دستور بلژیک دستور سوئیس را پیشکترین دستور یه ولات اسکاندیناو یه فنلاندا یه سوئد یه سوئیس را یه دانمارک بینه ل ترکیه لسر دنگی بدن پیشکترین دستور
بەڵام دەما زیینەت نەی گوهارتن ئەو دەستورە جیبجینابە لە عێراقی 2005 دەستورێکی باش هەیە بەڵام ئەو دەستورە جیبجینابە درستە پێکێکێ نقطەیەکی لەسەر خۆ داناینە دەزانی پێکێکی سیاسەتێکی وا زیرەکانە دکە هەموو وڵاتی دنیا ئێستا پشتگیری پێکێکی دکەن ئەمڕۆ ئالمانیا پێش کومە بێمە لێرە لە ناو سەیارەی کوردستان داهاتم ئالمانیا وتی پێکێکی لە لیستی تێرۆری دەرکەوت پێکێکی لە لیستی تێرۆری ئامریکا ئەوروپا وڵاتین دنیایدا بوو بەڵام خۆ هەلوەشان پێکێکی لە لیستی تێرۆریدا نەما هەرەکەتە کورد بە کریمینالیزە بە تێرۆریزە داهاتە ناسکردن پێکێکی وەڵە خۆلەوێ دەرخست خۆژنووە دەبن کۆنگرەیەکی نەتەویدا خۆڕێخستن دکە و لەگەڵ وڵاتی دنیای هەموو بە لێگەڵ دادنشە پێکێکی زانە بە جدیژی زانە دەولەتی تورک وەکو پێویست هەنگاوی چارەسەری وەکو تێ خواستن ناوێژە جا بۆ پێکێکی بیانوش دەست دەولەتی تورک دەرخست بە وڵاتی دنیای دەبێت فەرمە من کۆنگرەی خۆ کرد من خۆ هەلوەشە من شەڕی چەکداریش کۆتایی هێنا با دەولەتی تورک گاو باوێژە پێکێکی دەستی خۆ بەهێز کرد دا ئاستێ ناودەولەتیدا دا ئاستێ ناوخواییدا و دا ئاستێ ناوچەیە ڕۆژڵاتی ناویندا باش سیاسەتێکی زۆر بزیرەکان بەڕێز کاک ڕەمەزان پێت وایە بەڕێز ئۆجەلان لە کۆنگرەکەدا بەشداری کرد بێ بە ڕێگەی ڤیدیۆ بۆ قەناعەت پێکردنیان بە ڕێگەی زۆم نیوز بە ڕێگەی عەبدوڵڵا ئۆجەڵان بە ڕێگەی زۆم نیوز ئەوە معلوماتی سەدا سەدە من ناڵێم واتساپ ڤایبر بە ڕێگەی زۆم نیوز بە تێلێکۆنفەرانس بەشدار کرد لەگەل برێزان موراد قارایلان جەمیل بایک هەورە ئاخوین قسەی کردووە ئامریکا بەێ ئامریکا حیمایەتی ئەو مەسەلا دەکرد ئامریکا حیمایەتی ئەو مەسەلا دەکرد UN حیمایەتی ئەو مەسەلا کردیە و فەرەنسا کردووە ئەو دەما قسە کردبوونجی ئامریکا عەزمانی ئەو شوونە قاپات کردبوو بۆ یەک تەیارە نەی و برێز عەبدوڵڵا ئۆجەڵان بە ڕێگەی زۆم نیوز هەروەژی گەل مازلوم کوبانێ لەگەل هەواڵێن ئەوروپا زوبێر ئایدار برێزان ڕەمزی قەرتەڵ قسە کردووە و جەنابێکی لە سلێمانی و یەکیتیا نیشتمانی کوردستان ڕۆڵە ئۆسلۆ دویەم دلەیزن چاوە ئۆسلۆ ڕۆلێک لەیست مەسەلا فلستین ئیسرائیلدا ئۆسلۆ لە 2011 و پشتیوی ڕۆلێک لەیست د ناوبینی پێکێکی و تورکیایدا ئێستا هەولێر بە تایبەت سلێمانی چمکی سلێمانی پەیوەندی زانی قەندیل سلێمانی باشن سلێمانی باژێکی گەورەدا سلێمانیژی ئێستا تا حەدێکی باش ڕۆڵە ئۆسلۆیە دویەم دلەیزە و یەکیتی نیشتمانی کوردستانژی وەکو پردێکی زێڕی نەڕووخا و سلێمانی ڕۆڵێکی باش دلەیزن بۆ ناوبینی تورکیا و هەواڵێن پێکێکێدا یعنی یەکێتی ڕۆڵێکی گەورەی بینیوە بۆ مەسەلەی ئەو تەبای و ئاشتی و سەرکەوتنی ئەو پرۆسەیە ئەوەی زانیاری هەبێت ینی باسە نۆروێژ بەێ باسە نۆروێژ ئۆسلۆ چۆن دکم یەکی دەما دەولەتی تورک تەدیتێ سەرروکی یەکیتی دکرد فشار دکرە سەر سلێمانی ئێمبارگۆ دا سەر فرۆکەخانە کەک سعدی ئەحمەد پیرا بەردەفکی یەکیتی قسەیەکی جوان کرد وتی مادەم یێوە زۆرمە ئیمتمان دکن بۆ ئەوە یێمە لەگەل پێکێکی پەیوەندیمە باشە وتی یێوە دەتوانن ئەوە بکار بینن بۆ ئاشتی وتی یێمە ئەو پەیوەندیە بۆ ئاشتیە ئێستا دەولەتی تورک ئەو پەیوەندی سلێمانی و شۆڕەشە باکووری کوردستان یەکیتی بکارتینە بۆ ئاشتی و سلێمانی یەکیتی ئێستا ڕۆڵێکی هەوینێ ئاشتی لێک نێزیکردن و ینی لە هەفکردن و ڕێکەفتن ڕۆڵێکی باش دلەیزە بۆ وێ برێز عەبدوڵڵا ئۆجەڵان بە ڕێگەی و بڕاستی خانما یەکەمە عێراقی سەر و کۆماری عێراقی دا ئاستی دەولەتی عێراقدا هەم خانما یەکەمە عێراقی هەم سەر و کۆماری عێراقی کوژبەرک و دەولەتدارن یعنی حەزب سەرروکی حەزب جوودە سەرروکی هەرێم جوودە بەڵام برێز دکتۆر عەبدولەتیف ڕەشید سەر و کۆماری عێراقە دەولەتدارە دەتوانێت تەلەفۆن هەلگرە لەگەل برێز عەبدولەتیف ڕەشید کارە گەل برێز ئێردۆگانژی قسە بکە بۆ وێ سەر و کۆماری عێراقی چ لە سەردەمی سەرروک مام جەلال چ لە سەردەمی کەک فوات ماسووم کەک بەرهەم بە تایبەت ئێستا سەردەمی کەک عەبدولەتیف ڕەشید ڕۆڵێکی زۆر باش دا ئاستی دەولەتە لەسەر ئەف دۆسیا دلەیزن بۆ وێ برێز عەبدوڵڵا ئۆجەڵان بە ڕێگەی تێلێکۆنفەرانس بەشدار بیە و پەیوەندی وانژی بەردەوام هەیە نامەکان دەهاتن سلێمانی
بە ڕێگەی سلێمانی دچون بۆ قەندیل یعنی سلێمانی وەکو ناوەندێکی هاتنچوینێ ئەوە ڕۆلی سلێمانی ڕۆلی بەڕێز ئۆجەلان کاک ڕەمەزان کاکزانە ببورێت خوا و پرسیارە گرینگە بەڕێز ئۆجەلان لەگەڵ سەرکردەکانی باشوور لەگەڵ سەرۆکۆماری عراق لەگەڵ خانمیەکەمی عراق هیچ زانیاریت هەیە کە قسەی کردبێ لەگەڵ سەرۆک بافڵ با ئەوە بێلن ڕۆژێک باسێکی دکن با ئەوە بێلن من بەرسە ئەو مەسەلا نادەم چ شتێکی وەسا هەیە ینی پەیوەندی هەیە جا بەر چ ڕێگەیەکی پەیوەندی هەیە هەگەر هیوە بزان بن ئەوە ڕسمی هەواڵێن دەم پارتی باسکردن نامەی برێز عەبدوڵڵا ئۆجەلان هات نامەی خانمی یەکەم عێراق خانمی برێز شانازخان چوو ینی ئەو پەیوەندیە هەیە برێز عەبدوڵڵا ئۆجەلان ئاگادارە لە ماڵباتی مام جەلال ماڵباتی خواڵی خۆشببووی مام جەلال خواڵی خۆشببووی ئیبراهیم ئەحمەد مام جەلال ناستکە خواڵی خۆشببووی ئیبراهیم ئەحمەد سەرۆکێکی بڕێ سەرکردەیەکی گەورە کوردستان پێکوا لە دیمەشق چەندین جار دانیشتنێ وان چێبوونە زۆر تەجروبە ئیستیفادەژی لە خواڵی خۆشببووی سەرکردەی بڕێز ئیبراهیم ئەحمەد وەرگرتە ئارامگەی وی نور بە ئەو پەیوەندیە تابان هەیە و ینی خانمی یەکەمی عراق کوردستان باشووری من ئەمە نزیکێکمان هەیە بەڕێز کاک ڕەمەزان خانمی یەکەمی عراق هیچ خۆی دەرنەخست بەڵام ڕۆڵی هەبووە لە پێواژۆی ئاشتی بەتایبەت لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەو پێگە دەوڵەتیەی بەکارهێناوە خانما یەکەمە عێراقی شاناز ئیبراهیم ئەحمەد ڕێزدار شاناز ئیبراهیم ئەحمەد ئەو بۆشایە کو پشتی هێرۆخان هێرۆ ئیبراهیم ئەحمەد مابوو هێرۆخان دە ئاستێ هەموو بەشین کوردستاندا دە تاریخی کووردا ژنێکی شێرە ژنێکی وەکو هێرۆخان باوەڕ بکە مام جەلال چەند بە قووەت بوو بەشێک لە قووەتی مام جەلال سەرۆک مام جەلال هێرۆخان لە پشت بوو ئەو بۆشایە پشتی هێرۆخانمە ئێمە هیوای چاکبوونی تەندروستیەکی باش دەخوازن ئێستا شانازخان ئەو بۆشایە پڕ کردووە شانازخان وەکو خانما یەکەمە عێراقی وەکو سەرکردەیەکی یەکیتی و لە ناو گەلی کووردا هەم بە تایبەت بۆ ڕۆژاوای کوردستان بۆ شۆڕەشە ڕۆژاوای کوردستان بۆ باکووری کوردستان باوەڕ بکە لە گەلێک پارتیان هەگەر ئەو قووەتە کو پارتیان پشتگیری کرێ یان حکومەت خانما یەکەمە عێراقی قاسی دەولەتێکی قاسی دەهان پارتی پشتگیریە شۆڕەشە ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان کریە مەسەلەی چاندی هونەری مەدیا و تابش بۆ ئاشتیە نەش بۆ ڕووخاندنە سووریا تورکیا نا ڕۆلێکی باش لە ئیسچە بۆ بەهێزکردنا گەلی کورد گیاندنا بە ئارمانجێ نەتەوەیی بە ڕێگەی ئاشتی ینی ڕۆلێکی گەلێکی بەلەم باس ناکە هەگەر باس ناکە نونەرەکیە ڕۆژاوای کوردستان لە سلێمانیە کاک ڕەمەزان کوردستان ونزانن لە سلیم و وەکو بزان بن خانما یەکەم عێراق تەماشەکە دەما و کوردێک پۆستێکی دەولەت واردەگرە جارنا ترسێک هەیە نکارەوە بکاربی بەڵێ بەس ئەو بەکارهێنا شاناز ئیبراهیم ئەحمەد لە ناو بزانە یەک دقە لە وڵاتین دنیای 206 زێدەتر لە 200 وڵاتین دنیای هەنە وا بزانم 197 ئەندامی یوێنن 200 خانمین یەکەمی جیهانی هەنە نەش بەر کوردە ها هەگەر ڕێزبەندی خانمی یەکەمەکانی عێراقی ببورە ڕێزبەندی خانمی یەکەمەکانی جیهانی 200 خانم چێ بکن من پێم وایە شاناز ئیبراهیم ئەحمەد لە 10-15 کەسی یەکەمەکان دەجی دەگرێ من بخۆم بینیوە دوورەوە با کەس تێ نەگێ من لەڤر نزان ماتی ددم یان لە کورتسات من باش خوردەکاری ئەو چالاکی و تشت زانم بۆ وێش ژنێکی زۆر خانمێکی زۆر بەهێزە و ڕۆلێکی زۆر باشی دا ئەو مەسەلەدا لە ئیسچە زەمانێکی بەرکی لە سلێمانی لە جێ دن ترسێک هەبوو لە بەر فشارێن تورکیا بەڵام خانما یەکەمە عێراقی وەکو شێرەژنێکی وەکو قاڵقانێکی ڕاوەستیە بە تایبەت ئەو مەراسیمێ بەلێ زێڕین یê خواڵی خۆشببوو ئیبراهیم ئەحمەد ئەوەی کو دبەخشراندن بۆ ڕۆژاوای کوردستان باکووری کوردستان بۆ وێ ئەوە ڕۆڵێکی زۆر گرینگە ئیرادە ڕوویەت و باوەریەکی زۆر باشدا ئاستێ نەتەویی گەلی کورد
گەلەکسپاس بە ناوی من گەلەکسپاس کەم ئەم دەزانم جەنابەت دەناسم پێویستت بە مەتەح نییە و ڕاست کوردێکی ڕەسەن و نەتەوە پەروەریت بەو پرسیارەم لەبیر نەچێت وەکو جەنابەت وتت ئەگەر ئەمە ڕوویدا بە شەو ڕۆژە قەندیل چۆڵکرا چێ جێگەی گەری لاگرێتەوە بۆ شایە ئەمنێ چێ پڕیەکاتەوە خۆت هەموو کەس دەزانێت کە قەندیل شوێنێکە من خۆم بینی و مەوچووم یعنی تۆ بە چەند ڕۆژ ناتوانی تێی بگەی لە قەندیل چییە؟ ڕاستە حقیقت قەندیل وەختی خۆ تاریخی شۆڕەشی کووردا پێشمەرگە یê کوردستانە باشوور پارتی یەکیتی سۆسیالیست زەحمەتکێشان حتا یê ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ بوون دەما ریژیمê سادام yani nod yekê salê ku rejîmê Sadam li Kurdistana Iraqê nema xebat pêş ketin zêdetir îtir partî yekîtiye hemû partiyên Kurdistan pêşmerge wekû pêştir li şax neman. Tabî ew dema Hikûmeta Kurdistana niha partiyên sereke Kurda û Amerîka ji agadar bû, İran jî İran agadar bû, Iraq jî agadar bû. Nod heştê salê yekem car Birêz Osman Hocalan min cigirî bû bo min behs kir hate qendîl da. Nod û heşt li ew ketava bi agadariya Hikûmeta Herêma Kurdistana Lêrê partî yekîtî û İran jî gerîla li wê bi tewatî bicî bûn. Belê. Bo İranê İran zane İsraîl Amerîka dijminê xwe yan bi taybet İsraîl ditwanin dehan rexrawê terorîstî li wê bicî bikin bo êrişê İranê bikin. Iraq zane wekû dewlet heger ew grupana li wê bicî bibin bo Iraqê dewletê Türk bi xwe jî zane heger gerîla li wê derkevin rexrawê din ditwanin li wê bicî birin. Belem derecê yek Herêma Kurdistanê Hewlêr, Duhok, Silêmanî, Helebce çar parêzgehê Herêma Kurdistan heta Kerkûk jî parêzgehê Xoman e. Musul bi xwe jî şarekî Kurdî ye. Yani ev parêzgehên Kurdistanê û yê Iraqê jî min pêm waye dibe Hikûmeta Herêma Kurdistan, Encûmenê Asayîş, Dezgehê Zanyarî û Parastin, serokê yekîtî, serokê partî, Hikûmet û parlamento li nav xwe da kombûnawayê cidî bikin. Min xwem jî li gel gelek serokên hizbekan qise kirin me rojane peywendiyê me he erê heger rastî gerîla çol kir. Qendîl dibe molgeyê terorîstekan ewa qereçox heye mesela terorîst qereçox sext niye wekû qendîl wekû ew rêzê zincîre çiyakan ewa car û bar yê me dibîzin li gelek mintiqên Silêmanî Kerkûk heger gerîla ewa çol kirin sedan şikeft sedan tonêl li wê hene heger grupê terorîstî li wê bicî bûn îtir emniyet û asayişa Kurdistan, Iraq, Tirkiye, İran dikeve jêr metirsiyekî pir cidî ewa yek. Belê. Kek zana rêgeyekî tiryak he rêgeyekî tiryak ew rêga rêgeyê 500 salî ye. İşte li ser İranê va tê li çiyayê Kurdistanê va diro bo mintiqê Deryayê Spî li wê wa diçe bo Awropa. Min naxwazim bi hûrdekarî behs Belê belê bez. heger gerîla li wê nemînin heger gerîla li wê nemînin bi sedan hezaran ton zanî mafya heye mafyayekî navdewletî transnasyonal yani mafyayekî navdewletî Belê dizanim. Ama 500 sala ewa 500 sala ew mafya he bawk bo kur bo newa heger gerîla li wê nemînin ew rêga hemû dikeve destê tacirên tiryakê ew keta neweyê Kurdistan yên rojhilatê navîn bi tiryak hemû têk diçin gêj dibin gêl dibin bo wê ewa xeteriyetê duyem. Xeteriyetê sêyem tacirên çek ew keta di rojhilatê navîn da bi rêgeyê zincîreçiyayên Kurdistanê meselê çek bi taybet çekên kîmyayî durustkirinê çekên kîmyayî asayî ye bombe mesela grupên terorîstî ditwanin şew bên şar û şarûşkeyên Kurdistan li ser rêgekan ditwanin bombe biçinin û seyre biteqînin. Bo wê İnşallah ew emniyetê qendîl êsta
بله ببوره امنیت من زانم هنه کس بود چه دلخوش دبن دف و زرنه لیدخن آخر دبی من انسانی که خوب عسکری تشت زانم امنیش زانم یعنی من زیادتر لی انسانی که سیویل و سیاسی من تشت عسکری امنی باش زانم یعنی کس پیوست نکه دف و زرنه لیده سبینه اگر گریلا لوی نمان او بوشایت تروریست بله پردک بەڵام ئینشاڵڵا پرۆسەی ئاشتی سەر دەکەوێت هێزن ئاسایش هێزن پێشمەرگە هێزن ئاسایش یه هەرێما کوردستان حکومەتی هەرێمی کوردستان زیرەکترین و باشترین هێزن دە ئاستێ ڕۆژڵاتێ ناویندا مە دەستێوان ماش دکم بەلام دەبێ ئەو ڕاستیەکی حەشا هەلنەگر بزانن ئەوان دەمێکە لە شاخ دوورکەتنە لە ناو کوردستانن تەکیت وەکو گێریلا بەلکو نتوانن بپارێزن 5-10 سالێک پێویستە تا ئەو تەجروبە وەربگرن ئەوانە ژن و مناڵێ وان هەنە 15 ڕۆژ لەوێ 15 ڕۆژ لە ماڵێ گێریلا ژن و مناڵێ وان نییە ژیانی ئایلەیی نییە گێریلا وەکو شێر و وەکو خەزاڵ و جەیرانە وەکو زمانی پێشمەرگی کەون شەو و ڕۆژ دەتوانن ئەو شاخە بپارێزن حاضر و ئامادەنە ئەوە بە ئەو شێوەیە بەڵام کەک زانە سەرە ڕای هەموو تشت بۆ کەس بێئوموت نەبە ئەو پێواژۆیە ئاشتی ji dewletê Türk ji Türka zêdetir di qezencê gelê Kurd de min basê Türk û Kurd wekû bi meselê şovînî nakim xelkê Türk mafê wan heye zimanê wan heye yê me wekû Kurd maf û zimanê me xwe ew kirin ev pêvajoya aştî di qezencê bibûre ev pêvajoya aştî di qezencê gelê Kurd de ewa yê me bi aştî bi dest xist bi şer nitwanin li em duwawa dest bixin û divê yê me bi ciddî piştgiriya pêvajoya aştî bikin ewa jî bilêm kek zana Birêz Erdogan divê rastiyekî bilên bi tewatî gêştiya qenetekî da Birêz Erdogan li hemû sere ray ku zor dijî me Kurda şer kiriye belem li duayî Turgut Özal ciddîtirîn baştirîn serokkomar û serkirde bi rastî dixwaze mesela Kurda çareseriyekî pêşxe hem bo berjewengî xwe jî wek serokkomar bimîne partî dad û geşepêdan wekû hezbê yekem bimîne ji bo ku Kurd nekevne nav proje İsraîl Amerîka Türkiye parça nebe hem ji bo berjewengî xwe belem heman kat jî Erdogan pêwendî li gel kek Nêçîrvan Barzanî baş e li gel kek Mesûd baş e li gel kek Berhem Saleh baş e li gel kek Abdulletîf Reşîd gel ew serkirdeyê Kurd baş e Erdogan dixwaze hene hengav bavêje ca divê me piştîwanî bikin ewan hazirin gavekî bavêjin yê me du gav bidavêjin gelek spas bo berêzkak Ramazan min wextî azîzim wextî bernamekem têparîwe bo bûre hezma kir zêdetir guftûgû bikin spas bo ew zanyariyane spas bo ew şiroveyê ka pêm waya destman li ser hemû دەستمان وەکو سۆ لە پێشەچی کەوتن دەستمان بۆ هەموو لق و دەلاقەکانی ئەو پرسەبرد ئێمەش لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ